سلااو من دکتۆرە سۆلینم. منیش دکتۆر علیبەر. ئیمڕۆ باسی ڤایرۆسی کۆڕۆناکەین نەخۆشی COVID-19. دەمانوێت باسی هەندێک لەو ڕاستی و هەڵانە بکەین کە لەسەر ڤایرۆسی کۆڕۆنا هەیە. دەست پێ بکەین؟ ڤایرۆسی کۆڕۆنا تەنها مەترسی بۆ سەر بەتەمەنەکان هەیە، وایە؟ نەخێر لە ڕاستیدا هەموو کەسێک تووشی ڤایرۆسی کۆڕۆنا دەبێت. ڤایرۆسی کۆڕۆنا لە ڕێگەی دەست و دەم و لوتەوە دەگوازرێتەوە. ڕاستە بەتەکید. ڤایرۆسی کۆڕۆنا لە تاقیگە دروستکراوە و پلانگێری وڵاتانە. بەپێی زۆربەی سەرچاوەکان نەخێر بە هیچ شێوەیەک ڤایرۆسی کۆڕۆنا دروستکراوی تاقیگە نیە و شتێکی سروشتیە. تاکو ئێستا نەسەلمێنراوە کە ڤایرۆسی کۆڕۆنا لە چ پلەیەکی گەرمیدا لە ناوەچێت. بەڵێ ڕاستە، تاکو ئێستا نازانین کە ڤایرۆسی کۆڕۆنا لە چ پلەیەکی گەرمی لە ناو دەچێت. خەڵکی ئێمە بە قورسی ڤایرۆسی کۆڕۆنا ناگرێ. وانییە؟ ئۆکوتم کەواتە ڕاست نییە. ڕاستی. ئەگەر بەیانیان بتانی بۆ ماوەی دەچرکە هەناسەی خۆت ڕابگریت واتە نەخۆش نیت. لە چی هاتەوە؟ ئەو سەرەتاوانەوە ئەگەر تا و کۆکەی وشکت نەبوو ئەوە نەخۆش نی. کۆڕۆنا دەکرێت جیاواز بێ لە من لە تو لە کەسێکی دیکە. بۆیە پێویستە ئێمە هەمومان خۆمان بپارێزین چکە نازانی ئەو کۆڕۆنایی کە لە منە چۆن دەردەچێت لەوەی کە لەگەڵ تۆیە. ڤایرۆسی کۆڕۆنا تەنها لە وڵاتە سارد و شێدارەکان بڵاو دەبێتەوە لە لای ئێمەدا نییە. وانییە؟ هەرکە لە نەخۆشی کۆڕۆنا چاک بوویتەوە یان نەخۆشی کۆڤید ئەوە چیتر نایگریتەوە. وایە؟ پێت وایە بیگریەوە؟ ڕئینفێکشن هەیە. تۆڕە کۆمەڵایەتیەکان جێگای متمانە نین بۆ وەرگرتنی زانیاری. ئەکید جێگای متمانە نین. ئێمە پێویستە بە دوای سەرچاوەی باوەڕپێکراو بوو دابگەڕین وەک WHO. ئەو کەسانەی نیشانەکانی نەخۆشیان پێوە دیار نییە مای مەترسی نین بۆ گواستنەوەی کۆڕۆنا. سەرچاوەیەکی وەک WHO بۆ نمونە دەڵێ هەموو کەسێک کە ڤایرۆسی کۆڕۆنای هەبوو پۆزتیڤ بوو بەڵێ دەتوانێت نەخۆشیەکە بگوازێتەوە بۆ کەسێکی دیکە. لە سەرەتادا ڤایرۆسی کۆڕۆنا 4 ڕۆژ لە قورگ ئەمێنێتەوە ئەنجا ئەچێتە سیەکان. لە قورگ نامێنێتەوە. من خۆم کە توش بووم 4 ڕۆژ قورگمە هێشا بەڵام هەموو کەس وەک یەک نییە ینی من لە مستەشفای پێشمەرگە بووم ئەو نەخۆشانەی لەوێ بوون هەر یەکە و بە نەوعێک هاتبوون یعنی مەرج نییە بەس بە قورگ ئێشە دەست پێ بکەن 4 ڕۆژ لە ناو قورگ تا بێن. ماسک و دەمامک بە تەواوی دەمامپارێزن لە ڤایرۆسی کۆڕۆنا. بەڵێ ماسک و دەمامک یەکێک لە باشترین ڕێگاکانی خۆپارێزیە بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا نەخۆشی کۆڤید. جاو ماسکە زۆر گرنگە کە تۆ بزانی چۆن دایدەنێ و چۆن لی دەکەوە چ کاتێک لی دەکەوە و پێویستە دەستت بەرچۆیکەوێ و بەرچۆی نەکەوێ. دانانی ماسکەکە پێویستە سەرەتا لایەکیان وەک بڵێ پارچەیەک پلاستیکی تەیە و پارچەیە دەبێت لەسەرەوە بێ کە دایدەنەی بەدەستت ئەوە دێنیتە خوارەوە. ئەبەدەن نابێت دەست بگێتە دریوناوە و ئێرە دەبێت دایگری تا پلێتەکە سەر لوتت بە کاملی بگرێ بە تەواوی بیگرێ ئەوە دانانەکەی و نابێت تۆ دەستکاری دیوی دەرەوەی ئەو ماسکە بکەی بە هیچ شێوەیەک نابێت بیێنتە خوارە و داینەوە بە بەردەوام ئەو شتێ دووبارە بکتەوە و یەک جار کە لێت کردەوە دووبارە نابێت بەردەمت بکە لە پشتەوە لە دواوە ڕای دەکێشی ڕاستە؟ و فڕیت تەواو تۆ ڤایرۆس ئەوە بە هیچ شێوەیەک نابێ دووبارە ئەو ماسکە بەکار بێتەوە. لە کۆتاییدا وەکو توشبوویەکی ڤایرۆسی کۆڕۆنا کە ئێستا چاک بوومەتەوە و وەکو پزیشکێک پەیامێکم هەیە بۆ هەموو لایەک ئەمە شتێ ئەپەڕێ وەکو هەر نەخۆشیەکی کە بەس پێویستە تا بتوانن تەحملتان هەبێت و ورەتان بەرز بێ و بۆ هەموو توشبوانی کۆڕۆنا بەقوت بن لەبەر خاتری خۆشەویستەکانتان و ئیشەڵڵا هەمووی تێ ئەپەڕێ با کۆڕۆنا ببەزێنین.